رادیۆ دەنگی گەلە. لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش بیسەرانی هێژە بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرتان پێشکەش دەکەین. پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی نزیکەی 4 ساڵە ناتوانرێت هیچ زانیاریەک لە بارەیەوە وەربگیرێت تاواکاریەکی نوێیان پێشکەش کرد. هەریەکە لا ئیبراهیم بیلماز، چەنگی زیڕەکلی، سوزان ئاکیپا و ئەمران ئەمەکچی لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمڕاڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمڕاڵی هەریەکە لا عومەر خێری کونەر، حامڵی یەڵدەرم و وێسی ئاکتاش ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمڕاڵیان کرد. زۆربەی داواکاریەکانی پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار هەر 6 مانگ جارێک لە لایەن دەسەڵاتی جێبەجێکردنی سزای بورساوە پاپیان و سزای دیسپلین ڕێگری لێ دەکرێت. جێ ئاماژەیە ماوەی نزیکەی 42 مانگە گۆشەگیریەکی توند لا دژی ڕێبەری گەلی کورد بەڕێوە دەچێت و ڕێگا بە پارێزەر و خانەوادەکەی نادرێت دیداری لەگەڵدا ئەنجام بدەن. تا ئێستاش هیچ زانیاریەک لەبارەی بارودۆخی تەندروستی ڕێبەراپۆ لە بەردەستان نییە. دەوڵەتی تورک گوندی پەجەری گەمارۆ داوە. سوپای تورکی داگیرکار لە ناوچەی لێجە لە دیاربەکر دەستی بە لەشکرکێشی کردووە و جیاماژەیە هێرشە لەشکرکێشیەکان لە زەمین و ئاسمانەوە دەستی پێکردووە و پاسەوانێکی زۆر لە ئۆپەراسیۆنەکە بەشداریان کردووە. شوێنی لەشکرکێشی داگیرکاریەکە لە ناحیەی لیجەی ئامەد لە دەڤەری شەهید ڕەمزیە. با گوێرەی سەرچاوە خۆجەیەکان کاژمێر هەشتی بەیانی با گوێرەی کاتی دیاربەکر شەڕ لە نێوان گەریلا و داگیرکاران ڕووی داوە. لە دەوروبەری کاژمێردا لە گوندی پەیجە شەڕ لە نێوان گەریلا و سوپای داگیرکار ڕووی داوە و با پەیزانیارەکان 3 سەربازی سوپای تورکیا کوژران و 2 پاسەوانیش بریندار بوون. جیاماژەیە لە ڕۆژی یەکەمی شەڕەکەدا 2 گەریلا تا 2 سات شەڕیان کردووە بۆ ئەوەی نەکەونە دەستی دوژمن بۆمبیان لە خۆیان تەقاندوێتەوە. سوپای داگیرکار بە هێلیکۆپتەر تەرمەکانیان لە مەیدان بردووە و زانراوە. سوپای تورکیا 10 ئەمبوڵانسی بۆ ناوچەی ئەو جەنگە ناردووە. جیاماژەیە گوندی پەجەر گەمارۆ دراوە ئۆپەراسیۆنی سەربازی باچڕی بەردەوامە. با پەیزانیاریەکانی سەرچاوە خۆجەیەکان ڕووداوەکە لە نێوان گوندەکانی پەجەر و ئێسیگە ڕوویداوە. لای ڕووباری سارون و زانراوە پاسەوانە بریندارەکان خەڵکی پاسوورن. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگە ئاشکرای کرد لە هەرێمی زاب لە چالاکی نیشانەشکێنیدا دژ بە سوپای داگیرکەری تورک داگیرکەرێک بە سزا گەیاندرا. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە کە چالاکی نیشانەشکێنی لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار ئەنجام دراوە. هەروەها هەپەگە ڕایشی گەیاندووە دەوڵەتی تورکی داگیرکەر بەردەوامە لە بەکارهێنانی تەقەمەنی قەدەغەکرا و دژ بە گەریلاکانی ئازادی کوردستان. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا ئەم زانیاریانە لەسەر چالاکیەکانی گەریلاکانی ئازادی کوردستان و هێرشەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر بڵاوکراوەتەوە. لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە 15 ئەیلول لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی با چەکی قورس لە داگیرکەران وەشێنراوە و لە 16 ئەیلول لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی با چەکی قورس لە داگیرکەران وەشێنراوە. هەروەها لە 15 ئەیلول لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە دژی جوڵەی داگیرکەران لە ناوچەکەدا چالاکی نیشانشکێنی ئەنجام دراوە و داگیرکەرێکیش بە سزا گەیاندراوە. لە 7 ئەیلول لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM چالاکی سابوتاژی دژ بە داگیرکەران ئەنجام دراوە. هەروەها لە هەرێمی خواکۆرک لە 7 ئەیلول لە گۆڕەپانی بەرخۆدانی شەهید هێمن با چەکی قورس لە داگیرکەران وەشەندراوە و لە هەرێمی مەتیناش لە ڕۆژی 15 ئەیلول هێزەکانی گەریلا دەستێوەردانیان لە جموجۆڵی هەلیکۆپتەرێکی شەڕ کردووە کە لە بردومانکردنی هەرێمی بەرخۆدانی دەرەگەلیدا بووە. دواتر هەلیکۆپتەرەکە ناچار بە جێهێشتنی گۆڕەپانەکە کراوە. هەروەها لە ڕاگەیاندراوەکە بەم جۆرە ئاماژە بە هێرشەکانی سوپای دەوڵەتی تورکی داگیرکەر بە تەقەمەنی قەدەغەکراو دەکرێت. لە 7 ئەیلول لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM دوجار تۆنێلەکان بە تەقەمەنی قەدەغەکراو بردومان کراون و
هێرشەکانی سوپای تورکی داگیرکەریش ئاوا باس لێ دەکرێت لە ڕاگەاندراوەکەی هەپەگەدا لە 15 ئەیلول لە هەرێمی خواکورگ لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی شەید هاوار سنێن لۆلان و بربزن 6 جار لە هەرێمی گارا لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی دەشتی کافیا سیسەر شەید ئاسلان 3 جار لە هەرێمی مەتینا لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی دەرگەلێ و سەری مەتینا 2 جار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار 2 جار باگشتی 13 جار با فڕۆکەی جەنگی بردومان کراون. هەروەها لە 15 ئەیلول لە هەرێمی خواکورگ لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی شەکیف و شەهید شەریف 3 جار و لە هەرێمی مەتینا لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی دەرگەلێ گۆلکاو سەری مەتینا 7 جار باگشتی 10 جار با هێلیکۆپتەری جەنگی بردومان کراون. لە 35 وڵاتی جیهانەوە 1524 پارێزەر و یاساناس و ڕێکخراوی بواری یاسا نامەیەکیان لا پێناو ئازادکردنی ڕێبەری گەلی کورد واژۆ کردووە. لە سەرناوی ئەو کەسایەتیانەی نامەکەیان واژۆ کردووە لە بروکسێلی پایتەختی بێلژیکا کۆنگرێکی ڕۆژنامەوانی سازکراوە. کۆنگرەکە لە لایەن کۆمەڵی یاسای نێودەوڵەتی و دیموکراسی مافدات، کۆمەڵی سندیکای پارێزەرانی بروکسێل، پەیمانگای مافەکانی مرۆڤی سندیکای پارێزەرانی بروکسێل و یەکێتی پارێزەرانی ئوروپا بۆ مافەکانی مرۆڤ و جیهان لە سەرتاسەری جیهان و سندیکای پارێزەرانی دیموکراتیکی ئوروپا سازکرا بوو. لایەنەی ڕاگەاندنی بروکسێل کۆنگرەکە سازکراوە و ئەوە خراوەتە ڕووکە بۆ دەستەبەرکردنی مافی دیدار لەگەڵ بەڕێز ئۆجالان ئەم هەوڵایان خستوەتە گەڕ. هەروەها لا کۆبوونەوەکەدا ڕاگەاندرا کە هۆشداری دراوەتە کۆمیتەی ڕێگری لە ئاشکەنجە و ئەوەش خراوەتە ڕووکە دۆخی ئیمراڵی لە لایەن پارێزەرانەوە لە جیهان وەک شێوازێکی گۆشەگیری تایبەت و جیاکاری پێناسە کراوە. جێ ئاماژەیە لاو نامەیەدا کە بۆ وەزارەتی دادی تورک نێردراوە باس لەوە دەکەن کە دیدارەکانی پارێزەران لەگەڵ بەڕێز ئۆجەلان، عومەر خێری کونار و حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاژ کە لە ئێمراڵین با شێوەیەکی ناسایی ئاستەنگ دەکرێن و هەروەها لە نامەکە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا خوێندرایەوە و سەبارەت با ڕێگریەکان لا دیدار لەگەڵ پارێزەران و بنەماڵەکان ئاماری ورد خراوەتە ڕوو. لە نامەکەدا بەبیر هێنراوەتەوە کە لە 22 کانونی دووەمی ساڵی 2024دا 1300 پارێزەر لە 35 سندیکای پارێزەرانی جیاجیا داواکاریان ئاراستەی داواکاری گشتی کۆماری بورسا کردووە و داوایان کردووە کۆتایی با قەدەغەی سەردانی پارێزەران بۆ ئیمراڵی بهێنرێت و ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و حامڵی یەڵدرم و عومەر خێری کونار و وەیسی ئاکتاژ بتوانن چاویان با پارێزەرانیان بکەوێت. هەروەها لە نامەکەدا ڕوون کراوەتەوە کە تێکۆشانی مافناسان لە تورکیا لە دژی گۆشەگیری و پێشلکردنی مافی بەرگریکردن لە بنەڕەتدا تێکۆشانە بۆ بەجێگەیاندنی پەیمانی مافەکانی مرۆڤی ئوروپا و هەموو ئەو مافانەی کە بە ڕێککەوتنە نێونەتەوەیەکان پارێزراون کە تورکیاش واژۆی لەسەر کردوون. لە چالاکیەکەدا سەرۆکی ئایدی هێلێنی دیباتی و هاوسەرۆکی مافداد هێکی گیسود و یەفەس ئوشۆنسکی لە سندیکای پارێزەرانی بروکسێل و هەروەها سکرتێری گشتی LADH توماس شمیت وتاریان پێشکەش کردووە. چیدەم دووغ و ئەندامی کوردیناسیۆنی کۆمەڵی ژنانی کوردستان کەژەکە لە بەرنامەی تایبەتی میدیا خەبەر تیڤیەوە هەڵسەنگاندنی بۆ بابەتەکانی دووەم ساڵیادی سەرهەڵدانی ژنجیان ئازادی و هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد کرد. چیدەم دووغ و لە سەرەتای قسەکانیدا لە کەسێتی ژینامنیدا هەموو شەهیدانی سەرهەڵدانی ئازادی ژنجیان ئازادی ببورن لە بیرهێنایەوە و بە ڕێزەوە یادی و کەسانی کردەوە کە بەشداری سەرهەڵدانەکە بوون و لە سێدارە دراون. لە بەردەوامی قسەکانیدا چیدەم دووغ وتی و ژماری ڕووداوەکانی دەستڕێژیکردن بێسەر و شوێنکردن و کوشتنی منداڵان لە تورکیادا لە ساڵی 2023دا زیاتر لە 250,000 ڕووداو بووە. بەڕاستی ئەمە ئاماری شەڕە لە دژی ژن و منداڵ و شەڕێک بەڕێوە دەبرێت. دەوڵەتی تورک شەڕ دەکات بەرامبەر با ژن و منداڵان و هەروەها وتیشی پێویستە بە سەرهەڵدانی ژنجیان ئازادی وەڵامی هەموو ڕووداوە کوشتنکاری
یاریەکانی دژ بە ژنان و منداڵان بدرێتەوە. ئەو ئەندامی کوردیناسیۆنی کەژەکە ڕاشیگەیان دەربڕینی دروشمی ژنژیان ئازادی لە کوردستانەوە دەستی پێکرد. سەرهەڵدان و دەرکەوتنی پەکەکە و ڕێبەراپۆش هەر لە کوردستانەوە بوو، بەڵام حقیقەتی سەرهەڵدانی ڕاستەوخۆ پەیوەندی بە ئازادی ژنەوە هەیە کە ئەوەش بە تەواوەتی لایەن ڕێبەراپۆوە دەربڕدراوە. لە بەردەوامی قسەکانیدا چیدەم دۆغۆ ئاماژەی بەوەش کرد هەڵمەتی ئازادی ڕێبەر ئۆجەلان بەردەوامە، پێویستە هەڵمەتەکە زۆر ڕادیکاڵتر و بەهێزتر ببێتەوە. هەروەها چیدەم دۆغۆ باسی لەوەش کرد کە لە 10 تشرینی یەکەمی ساڵی 2023ەوە دۆستانی ئینتەرناسیۆناڵ لە جیهان و کوردستاندا ژنانی کورد و گەلی کورد هەڵمەتێکیان بەڕێوە برد. پێویستە ئیدی هەڵمەتەکە هەموو سنوورەکان تێپەڕێنێت، پێویستە پلانسازیەکان باڕێ